لە ستۆدیۆ ڕاستە خۆمیوانێکمان لەگەڵایە مامۆستا حسێن ڕابێ هەم شرۆڤەکار و هەم شارەزای بواری فیزیا و لەگەڵەوەشتا مامۆستای زانکۆی سلێمانی. مامۆستا بەخێراتی. سپاس قوربانم. حەزەکەین گوێگر بین بۆ بەڕێزت بزانی دوا گۆڕانکاریەکان و ئەو هێرشێم شۆ ئەنجام درا چۆن بوو بابەتە زانستیەکانیمان بۆ بخەیتە ڕوو. بابەتە زانستیەکانی ئەوەیە کە بڵێن ئەوەی کە بابەتێکی زانستی لێرا ئەو ئینە ئەتۆمیەکەیە بڵێن شتە تومیانەیە بەس ئێران هەڵێ گواستومەتەوە مەبەستیەوەیە ئەو ئۆرانیۆمی کە پیتێنراوە لەوێ نەماوە. ئەمریکا بە دوای ئەوەیە بە دوای ئەو 400 کیلۆ ئۆرانیۆمۆیە کە پیتاندوێتی باکرێ بۆمبی لە دروست بکرێەوە تا ڕادەیەکی زۆر ئامادەیە زۆری نەماوەکە بکرێ بۆ بۆم بەکاری بهێنرێ. ئەوەیە تەبان ئەوانەی کە ئێران ئەو قۆناغە سەرەتاییەکانی پیتاندنی ئۆرانیۆم لەو شوێنە نایکرد ئەوەی تیابراوە بەچۆتە قۆناغێکی ترەوە وەزعەکە لەبارەت بە هین لەبارەت بەوە کە ئایا ئەم ئینانە مەترسیدارە یان نا تەبعەن ئەو شوێنانەی من ناتوانین سیقە بە قسەی ئێران بکەین. ئێران خەپێکراو نیە قسەکانی لە بەرژەوەندیایەتی بڵێ هیچ چێ نەبووە مادی تێشکتێریش بڵاو نەبووێتەوە بەڵام بەرحەڵە بێ حەزەری خۆمان وەرگرین و ئەو کاڵایانە کە لەوێەوە دێ ئەوێ کۆنتترۆل بکرێ ئەبەت ئەوانی کە لە ناوەڕاستی ئێرانەوە دێ لە شێوازی تیشکدانەوەکان چۆنە بنانی ئەو تیشکدانەوەنەکە زانیان ئەو تیشکان بەڵ تیشکانە ئەگەر ئەو تیش ئەو مادی رادیۆکتیوتە لە ناو لەو هەمارا نابێت لەو شوێنە نابێت لە بنی زەویاوێ بە قوڵای زەویاوێ کاتێککە بۆ مردمانەکەن لێ دەفنەبێ بۆ بێمە ترسیە لێ دەفنە بێت تا بەڵام مامۆستا بەخێر بنجارێکە ئەمانێ ئەمەی کە ئێستا لە ئێران ڕۆدا بەراوردیکەن بە چێرنۆبڵ ڕووداوی چێرنۆبڵتان لەبیرە ئەمانێ ئەوە لە جەنابەت بیسین ئایا ئەم سەرەتاکانی پیتاندنی یۆرانیۆم لە ئێران باش چوو بۆ پێش باس لەوا کرێ کە ئێران دەیتوانی 15 بۆم دروستکە. پرسیارەکە ئەوەیە ئەم کەرەستانە کە لەو خاکەدا هەن ئایا بتەقێنرێن یا بتەقێنرێنەوە کاریگەریەکانیان جیاوازی هەیە؟ خۆی ناتەقێتەوە چونکە بۆ تەقانەوە مەبەستمان ئەوەی ڕووداوی نەوەتەن تەقامانی بفرەدراوەتە بەڵێ ئەو نەوەت مەسەلەن بڵێن ئەو شوێنە ئۆرانیۆمی تایە بڵێ حکومان ئۆرانیۆمی تایە ئۆرانیۆمە لە مەراحلی جۆر بە جۆرایە ئەگەر ئەو پیتێنراوەکەی تیاابێ دەبان و پیتێنراوە تیشیەیە تیشکیەیە و بەردەوام سێ زۆر تێشکرە و مادەینەوە دێتە دەرەوە جگەلەوە خۆشی ژەهراویە خۆشی پیسە جگەرەوە تیشکانەکە لێ دێتە دەرەوە خۆشی هەر ژەهراوی پیسە و مەترسیدارە ئەوە ئەگەر لی درابێ بەڵەن لە شوێنە سەرەوەکان من لە بەشە ئیداریەکەی بوو بێ لەو شوێنانە بوو بێ کە لە دەوروبەریادی بۆسم بۆ گواستنەوە ئامادەکرابێ هێنرا بێتە دەرەوە ئەو کاتە شتە بڵاوە بێتەوە و ئەو ژینگە پیسەکە و ئەو ژینگە کە پیس کردیانی هەر شتێ لەوێ تێبەرە پیسە بێ ئێتر تەڕەکاڵێکە لەو منتەقا هەبێ پیسە بێ مرۆڤێکە لێوە تێپەڕە بێ پیسە بێ ئەو وەختە بە با گوازێتەوە بە بارانە گوازێتەوە ئەمانە ئەوە مەترسیەکەی ئەوەیە ئەو شوێنەکە لەوێ ئەو هینەکە لەوێایە مەترسەکەی ئەوەیە بەڵام لەوانەیە خۆشی بڵاوی کاتەوەنی زۆر جارێک ئەو شتێنەیە لە شوێنێک دایەنێ لەوانەیە بەبووی ئەحمالی شتانەوە بڵاو بێتەوە ئەنی ئەو شتانیشێ. حکوومەتی عێراقی لە ماوەکانی ڕابردووە ڕایگەیان بە تایبەتی لە سەرەتای جەنگەکەەوە وتی لە تەرسنوورەکان و لە شوێنە هەستیارەکانە 48 وێستگەی چاودێریکردنی تیشکدانەوەکانمان داناوە پێشتریش پارێزگای سلێمانی ڕایگەیان دەبوو کە ئەوان ئامێری تایبەت بە تیشکدانەوەکانیان با بڵێم داناوە یا هەیە لە سلێمانیا ئەمانە تاکوێ لە ڕووی زانستیەوە ڕاستن و تاکەیە توانرێ پشتی پێ ببەسرێت. ئەوە ڕاستە ئەکرێ پشتی بەس ئەگەر سنوورەکان بە جوانی کۆنتترۆل کراوێ و ڕێگە لە هەموو چشنەکان هەموو کاڵەکان بە مەرزە ڕسمیەکە بێن بەڵێ جیهاز هەیە جیازەکانیش گایگەری پیاڵن دەتیکتەری گایگەری پیاڵن موادی رادیۆکتیو بەدەمیێت تێبڕێ دەجیێنی ئەگەر ئوستاز ئەگەر سێرێکی لایەنە سیاسیەکەی ئەم پێشاتە نوێ بکەین ئایا پێتان وایە ئەم لێدانی فۆردۆیە ئەم ناوەندە ئەتۆمیە گۆڕانکاریەک لە هەڵوێستی سیاسی ئێران هەڵوێستی سەربازی ئێران لەم شەڕا دروستکات واتە ئەو قسە تا چەند وایە کە ترەمپ ئەڵێ ئێستا ئێران ئامادەیە بۆ ئاشتی؟ ترامپ عقلانە بیرەکاتەوە منی بەپی عقل و منطق ئەبێران تەسلیم هیچ ڕێگەیەکی کەی نییە
و بە پێی گۆڕانکاریە ناوچەی و نێودەوڵەتیەکان سەیریکەی ئەمە بەرنامەی ئەمریکایە بۆ ئەوە ئێران بکە بە حەلیفی خۆی بکە بە هاوپەیمانی خۆی و بە پێ گۆڕانکاری لە ڕژیمەکە ئەم شتە ڕوون نادا. جیهان لە گۆڕانکاریەکی گەورایە لە هەموو بوارەکان بەسەن دەدۆ لە بواری تەکنۆلۆژیا و زانستە تماشاکەی زیرەکی دەستکات داراوە و ئەمە تقریبان ژیانی مرۆڤی خەریکە بەرەو گۆڕانکاریەکی زۆر ڕیشەیە بە لە هەموو بوارەکانە. ئەو وەختە تماشاکەی جۆرە زلهێزی نوێ دەکێکا زلهێزی سەربەزلهێزی ئابووری خەریکە دێتە ئاراوە چای ناقود بووتەوە هندستان خەریکا بێ بە زلهێز ئوروپا و ئەمریکا خەریکن لە یەک جیابنەوە بەرەو دوو زلهێزی جیاوازن تماشاکەی بە زەقی جیاوازی بەرژەوەندی ناتۆ لە هی نابینی لە ئوکراین نابینی ئەمریکا سیاسەتی تریە ئوروپا سیاسەتی تری هەیە ئەمە لێرە پیشانەدە جیهان بەرەو گۆڕانکاریەکی نوێ ئەڕوا و ئەمریکا چاوی لە منتەقەیە و ئەوێ ئەم منتەقە لە کۆنتترۆلی خۆیان بێ و ئێران گرنگترین وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم چوارڕیانە هەم سێڕیانە هەم بڵین هەموو ڕێگەکان لێراگەنەوە بە یەک ئەکرێ ببێ بە چەقی ململانەی نێوانی ئەو بلۆک بەندەی کە جارێکی دیکە خەریکە بەڵە بلۆک ئەمریکا خەریکە خۆی تۆکماکاتەوە بۆکو زلهێز بمێنێتەوە و دەسەڵاتدارانی ئێران لەمە تێنەگەیشتون لەم شتە تێنەگەیشتون کە گۆڕانکاریەکی گەورە بەڕێوەیە و ئەوان کۆتاییانە یان ئەبێ ڕفۆرمێکی زۆر ڕیشەیی بکەن بۆکو ئەحمەد شەرع لە تیرۆریستێکی ئەلقاعیدەوە ببن بە کەسێکی ئەمە چاوەڕێیە کرێ ئەگە وانەکەن تیاچن ئەگەر وانەکەن لە بەردەم دوو ڕێگایە ڕێگای سیامی نییە یان تیاچوون یا بوون بە حەلیفی ئەمریکا ئێران تەنها نزیکترە خامنەی پێشبینی نەکراوە دیکتاتۆرێکی خۆ پێشبینی نەکراوە بەداخەوە بەس ئەگەر خامنەی بمێنێتەوە بەرگەگرتنەکەی هینترەیانی زۆرتر بەرگریەکە و ئەوانش هەر لێدەن بەڵام چەندێ بەرگاگرێ نازانین بەرحال ئێرانی ئەم بۆچوونەی ئەوە ئەمە ئاماژەیەک نییە بۆ ئەوەی کە خاڵی ململانە لەم ناوچی ئەمە چڕتر بێتەوە چونکم ئێستا باس لەوە کرێ کە چین و هەندێک وڵاتی ئاسیایی دیکە بەنهێنی یارمەتی سەربازی و معلوماتی پێشکەشی ئێرانەکەن لەم شەڕەیە هەموو ئەمانە کردووە بەس ئەوەی کە هینە مەسەد ماشاکەی ترامپ وتی ئەم هین پوتین وتویەتی ئەو شەڕە بوەستێنە شەڕی بڵێن لە نێوانی ئیسرائیل و ئێران وەختە ئێستا ئیسرائیل و ئێران ئەمریکا نهات پنیش پێم وتووە شەڕەکەی ئوکراین بوەستێ ئەنی ئەمە ناماژێ بۆن شتانە پێکەوە گرێدراون بەڵێ ئەنی ئەبێ ئەنی بڵێن ئەبێ ئەو شتێ بە جام شتێ وەرگێ جۆرە ما هەستێکی جۆرە مامەڵە هەیە بێدەنگی رووسیا سانی ئێرانی شەمان شتیان جەخت لێکردبووە پێشتریش کە ئەمە سیاسەتێکە لە نێوان ئەمریکا و رووسیادا ئەو توێتی تۆ بێدەنگی بکە لەوەی کە ئێمە لەگەڵ ئۆکراین چی دەکەین ئێمەش بێدەنگیەکەین لەوەی کە تۆ لەگەڵ ئێران چی دەکەیت ئەوە خۆی بەڕەوە بە شتێک تا ڕادی هەیە بەس رووسیا هاوتای ئەمریکا نییە ئەبێ بزانین لە چ ڕوویەکەوە لە هیچ ڕوویەکە هاوتای ئەمریکا نیە یعنی ئێران نەتوانێت دەستێوەردانی خۆی بکات لە ئێرانە و ئێران لە مێژە ناوچەی رووسی ناوچەی ئەمریکایە ینی لە ساڵی 1945ەوە ئێران ناوچەی ئەمریکایان لەو کاتەوە کە دابەشیان کردووە ئێران ناوچە ئەمریکا ناوچەی رووس نییە و رووس بە تەجاوز هاتە تا منتەقە ینی جۆرەیی کردوێنی و کە مەسەرەن کۆماری ئازەربایجان یا کۆماری کوردستان لە ساڵی 1946 ڕووخا هۆکارەکەیەوە بوو رووسیا لەوێ بوو تەجاوزی ڕێکەوتنێکی کردبوو کە لە بینی ئەمریکا و سۆڤێتی ئەو کاتا هەبوو کە بڵێن ئێران ناوچەی ئەمریکایە بەڵام ئێستا خەریکە ناوچەکەی خۆی وەرەگرێتەوە ینی هەستەکەی بەم شێوازەیە بەڵام ئێران ینی بۆکو کۆنسپتی وەکو مەفهومێ ئەوێ بەرگری بکە و بڵێن جۆرە سربەخۆی خۆی بهێڵێتەوە ینی بەئاساسە هەوڵدانە بۆ ئەوە جۆرە سەربەخۆی خۆی بێڕێتەوە بڵێ من هەم نابمە سەر بە ئەمریکا نابمە سەر بە ڕووس نابم سەر بە چاینا ئەو هینە لەناو ئێرانیە هەیە ئەو شتە کە بیانەوێ خۆیان بن بەڵام خۆی بەکردەوە ئەکەونە باوش رووسیا ئەکەونە باوش ماوسان نیویۆرک تایمز هەرێسە نووسێتی لەسەر زاری بەرپرسێکی ئەمریکیەوە کاڵی ئێران ئەتوانێت گەروی هورمز دابخات و ئەتوانێت دەست بۆ کۆمەڵی ڕێکاری دیکە ببە ئەو ڕێکارانە ئەو بژاردانە چین لە بەردەمی ئێران ئەگەر ڕێکاری زۆرە مەسەلەن ئێستەکانی بێ ئێران وەکو دەوڵەتێکی تیرۆریستی وەکو دەوڵەتێکە عسابەیە ینی بەوە ماوەتەوە ئەو دەوڵەتەکە خەڵک لێ بترسن یەکی لە شتەکانی ئەوەیە ینی هەمووی جەبەروتێکی بە خەڵکی بترسن ئێستا ئەبێ کاردانەوەیەکی بێ ئەو دەربەکە ئەمریکا لێی داوە ئەبێ کاردانەوەی بە بەرامبەر ئەمریکا
باشترين يعني طبعا إيرانيين بيبني أو ندبان بنكن نزانا كحاوتي أمريكان نين أجبيش بكويت مفاوضات لقى أمريكا وهموش كي تسليم كبو الرجيم مكب من يتوام قبل إنه أخوي توك مكا والله من اشتى بهيزم أبي كاربكا إتر لبحرين با في مندير قال بحرين أزو خرافة بحرين وبنكي أمريكا يشيل ليه بلام لا ما كاتب بحث والله تجي دولة منها دولتها توانية أجري داخسني جروي هرمس أجري الضعيفة يمكن أو تو رجال تشاينا بروري أو نوتي كلا خليج أوروبا بو أمريكا ناتشي باش يزور أو نوتبرو تشاينا هاتشي وأجري الزور لاواز أو كاربكا بلام هر إستا كلا حوالي شبه بلا همانة بنجا بابوري نوتالجر لو وساون جيران كردو أويرن برونيانا كاتية لو اشتان كاتية ناكر يعني من تو أو ينداف خي مرة تشاينا شو بدوج منه خويشي خوي بس برياتي يعني خوي ليونو تفروشي أمشي نجي ترى بلام لوانيا باشترين بجارده بو إيران كهم بلا من إيشكم كذا برامبر أمريكا أو يا بري مشك بني بنككاني أمريكا ولا هرمي كردستان ولا روجاوي كردستان لا هرمي كردستانيش ولا روجاوي كردستان ما مستا مترسيدا أو أمريكا قبول ياكاس يمكن فاريكي أو شغلي كدويا فاريكي نا زيانك أو توينية زيانك نا أبو هني أو توينية برام توري خوفش كرنا ويا ولا من دين سر بابتي بيجا وروشي هرمي كردستان لنا أم الملاني كيسر ودا تشيو تشونا بلام رسالك أويا أم الملانا أجر توزي السرنجي لنا ميجويا كيبدأ يأتي سر حوتي أكتوبر 2023 كحماس كمال هێرشی چاوەڕوان نەکراوە لە پڕێکە ئەنجامەدا و دەستی ئیسرائیل گەرمەکاتەوە بۆ ئەو جموجوڵە سەربازی کە بینیمان دەستی گیان بە حیزبوڵڵا دەستی گیان بە حەماس دەستی نا بە ئەنساڕوڵای حوسی هەتاوەکو وا بڵێن دەستی گیان بە شەم نینۆکەکانی ڕژەمی ئێستەی ئێرانی کردەوە لێی کردەوە نینۆکان بۆی توانای چنگوەشاندنی نەمێنێ بە تەواوی بەڵێ ئایا پێتان وانییە ئێستا لە پاش ئەم هێرشەوە جارێکی تر ئەم نینۆکانە بکەونەوە جموجوڵ بۆ نمونە ئەو مەترسیانەی حوسیەکان ئەتوانن بۆ سەر بازرگانیە نەوتیەکان و جموجوڵەکانی دەریای سووری دروستکەن دەست پێ بکاتەوە آخر غەڵەتەکە لێرایە ئەم وات یەکەن کە ئەم هێزانە یعنی بەڕاستی هێزی ئایدۆلۆژیکن بەڵێ ڕاستە هێزی ئایدۆلۆژیک هەن تا ڕادەیە بەڵام تا ڕادەیەکی زۆریش ئەمانە ئێران بەکارهێنن يعني پارەی لێ وەرەگرن چەکی لێ وەرەگرن خۆیان ئامانجی خۆیان هەیە بە شێوەی لۆکاڵی بەدوێ دەسەڵات و خۆیان ناگەڕێن ئێستا حەشتی شعبی ئەو ئەحزابانەی کە لە شیعی عێراقن لەویا دەوڵەمەندترین حیزبەکانی جیهانن یعنی ئەگەر ئەمانە بێن لەگەڵ ئەمریکا بکەونە بڵێن ئەم لەسەر ئێران بکەونە پێشبڕکێەوە هەرچێکیان هەیە لە دەستێدەن آخر موضوعەکە مە لێرە ئیسرائیل نییە مەسەلەن وڵاتێکی بچووکی بڵێنی نوێ زۆر لەگەڵ ئەمریکا تێکەوی کە هەر خستنی بۆ ناو هەر حیزبێ بخاتە ناو لیستێکی تیرۆرەوە یا بخاتە لیستێکی گەمارۆدانەوە ئەو حیزبە ئیفلاسەکە هاڕاکە من تو ئێستا من لە جەنابتەوە پۆلینێکی تازەم بۆ ئەو حیزبانە بیست من پێم وابوو ئەمانە حیزبێکن میکانیزمی ئایدۆلۆژیا ئەیانجوڵێنی ئێستا تۆ لە باس لە میکانیزمی بەرژەوەندیەکەی کە بەرژەوەندی زاڵ بوو ئەو کاتە ڕەنگە دۆستاتی زۆر کار نەکات پێتانوانی ئەمانە لە ڕۆژگارێکە هەڵبگەڕێنەوە حقیقان هەرەوەی کە شتێ پێ ئەهلی کوفە ئەخەڵکێکی عاقڵ بوون زانیان لەگەڵ یەزیدا شەریان پێ ناکرێن حقیقەتەکەیەوە بوو تۆ شارێکی کوفە وەکو عێراقی لە ناو شیعە بە ئەهلی کوفە ناسراون لە شاری کوفە وەختە بڕێن چەندێ بوو کە لە ڕوایەتەکانە باسەکەن سوپای یەزید 30,000 کەس بووە شارێکی بچوو چۆن دەرەقەتی ئەو سوپا گەورە دێ عاقڵانات تعاملیان کردووە یعنی لێرە بەرژەوەندی بەڵێ زۆر بەسەر ئایدۆلۆژیا زاڵترە بە ئێستا لە عێراق ڕێکەی بینین هەموو هەوڵی گروپە شیعەکانەوەیە ئەو هێزە سەرکەشەکانەوانی کە وەکوم حیزب بڵاو ئەمانە کۆنتترۆڵکەن و ئەوانش بە دوای ئیمتیازاتێکەوەن لەم هێزە دەسەڵاتدارەکان کە ئەگە من ئەمانەکەم تۆ چی مەدەیتێ مامۆستا ڕۆژنامە عەرەبیەکانم بەیانێ من سەرنجمە ئاماژیان بە کۆمەڵێک بابەت کردبوو هەڵوێستی ئەو گروپ و دەستە و میلیشە ئایدۆلۆژیکانی کە بەڕێسان ئاماژەتان پێکرد دەڵێ ئەگەر تا ئەمریکا تەدەخولنەکە ئەوانیش بێدەنگی هەڵەبژێرن نایانەوێت جەنگەکە فراوان کە بەڵام دوجار بینیمان ئەمریکا تەدەخولی کرد بە بڕوای تۆ ئەمانە هیچ جوڵەیەکی دیکە دەکەن یاوەکو ئەوانی شەر وەکو ئەهلی کوفە سێن بە تەنها جێ هێڵن بڕێ من تەنها بەجێ هێڵن چونکە ئەمریکا کە جوڵا شتێکەیە ئەمریکا هەتا وەکو بەرنامی خۆی هەیە
یعنی کاتێکە خەوتووە زۆر جار لێدن زۆر بۆی مهم نییە بەڵام کە کەوتە جوڵەکە هەستا دەبێ هەموو کەس حسابی خۆی بکە. باشە بۆ ئەم حسابە نەکرا لە کاتێکا چەند ڕۆژێکە با بڵم چەند مانگێکیشە بگرە ئەمریکا ئەجوڵێ لە دەریادا ئەجوڵێ لە ئاسمانە ئەجوڵێ لە جوڵەی دیپلۆماسیە ئەجوڵێ بۆ ئێران هەم حسابی نەکرد خۆی هیچ ڕێگەیەکی نییە. ئەم ئێران بە دوای هینەوەی بە دوای کاتەوەیە تەمەنی خۆی کات درێژ کاتەوە لە مفاوەزاتیە لە گفتوگۆیە لە هینە لە هەموو شتێکەوە بە دوای کاتەوەیە و ئەوانجە و کاتیان نەیایێ ئێران هیچ چارێکی نییە ئەبێ تەسلیم بێ ڕەنگە ئەبێ تەسلیم بێ هیچ ڕێگەیەکی نییە. مامۆستا من چەند جارێ ئەو وتووە کە مەبەسم لە گفتوگۆی نێوانی برادەرانی خۆمانە کە ئێران دەسەڵاتێکە توانای ئیدارەدانی ململانەکردنی هەیە. لە ساڵی هەفتانەوە ئێران دروشمی دژاتیکردنی ئەمریکا و شەیتانە ئەکبەری هەیە بەڵام هەتاوەکو ئەمڕۆژ خۆی پاراستووە لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەخۆ لەگەڵ ئەمریکایە. پێتان وایە ئیتر ئەو سیاسەتە کار بکە؟ خۆی هات چیرۆکەکە کۆتایی هاتووە ئێستەکانەیە ئەمریکا ئێران بڵین ئێران ئەیەوێت لەم ناو لەم حاڵەت ئەم گرژیە خاو بکاتەوە ئەم گرجە توندە خاو بکاتەوە و بە شێوازە سۆزە تەمەنی خۆی دروست کاتەوە بەس ئەوەی کە من بۆ یەچم ئەمەیە یا ئەبێ ئێران تەسلیم بێ هەر شتێکی هەیە بیدا بێ بە وڵاتێکی نۆرماڵ. ئەمە ساڵی 2019 دۆناڵد ترامپ داوای ئەوەی لێکرد سەرۆک وەزیرانی هینی نرد ژاپۆنی نرد بە نامەیەکەوە کە خامنەی نامەکەی وەرنەگرت و ێسێژ وێنەکە لە بەرچاومە کە سەرۆک وەزیرانی ژاپۆن لەسەر نامەکە دانیشت بوو نێتوانانی دەری بێنێ بیداتێ ینی وەرلەی وەرنەگرت بەڵام ئەوە پەیامێکی زۆر گرنگ بوو بۆ ئێران کە پێهینی ئێمە لەگەڵ تۆ تەعاملی ئێمە لەگەڵ تۆ تەعاملە لەگەڵ ژاپۆنە یان ئەبی بە هاوپەیمانی ئێمە هەموو ئەوانت لە بیر یان چیمان لە ژاپۆن کرد واش لە تۆکەین و طبعا ترامپ انتخاباتەکەی دۆڕان ئەمە جارێکی کە هاتووەتەوە هەمان بەرنمەیە ئێستا ئێران یان ئەبێ تەسلیم بێ شتەکانی بدا و بێ بە وڵاتێکی نۆرماڵ یان ئەو گەمارەوە خەنە سەری و بەردەوام لێدەن کاریگەریەکانی مامۆستا بگۆرن دوو پەلەم هەیە بە پەلە جەنابەت قسە یەکەمیان ئەڵێ ئاژانسی ئەتۆمی سەلامەتی ئەتۆمی لە ئێرانەڵێ هیچ حاڵەتێکی تشکدانەوە پێزبوون بە تشکدانەوە بە ئەتۆم دروست نەبووە لەبەرەوە مەترسی لەسەر دانیشتوانی ئەو ناوچانانیە کە نزیکن لە ناوەندەکانەوە. ئەڵمانیا دەڵێ پێداگری دەکات لەوەی کە فەرمانبەرانی باڵوێزخانەکەی خۆی لە تاران بە شێوەیەکی کاتی گواستوێتەوە بۆ دەرەوەی ئەو وڵاتە. وەزیری دەرەوەی ئێران ئەڵێ بەرە ڕووداوەکانی بەیانی ئەمڕۆ دزیێو بوون ئەنجامی خراپیشیان لێکەوێتەوە. ئازان پرسیارەکەی مامۆستا ئەرسەلان لەسەر ئەوە بوو ئەو گۆڕانکاریانەی ئەم شەو ئایا گۆڕانکاری استراتیژین یان تەکتیکێکی کاتی استراتیژی بوو زیانەکان چەنە قەبارەکەی دیاری کراوە ئێستا خەبارەکە نازانین چەنە بەس ئەوەی کاڵێ ئەم دوڕان ترامبیانە وتی شتی گەورەتر بەڕێەوە ئەگەر تەسلیم نەبێت شتی گەورەتر ینی چی ینی ئەدەم لە تاسەکانی داوێتی لە ئەو هینانە بڵێن لە تەنز و لە فۆردۆ ئەمە تابان ئەمە زیانی ڕاستەوخۆی بۆ ڕژێمەکە نیە ئەمە هینە ئەتۆمیەکەی دواخە بەڵام ئەمنە بە دواگەت ئەڵێگە تەسلیم نەبێ مانای ئەوەیە ئەبێ ئۆڕانەکەی تەسلیمکە ئەبێ موشەکانی تەسلیمکە و ئەبێ ڕژی سیاسەتی ڕژیمەکە بگۆڕە بێ بە ڕژیمێکی نۆرمال ئێنە خراپتر بەڕێوەی خراپتر بەڕێوەیە ینی ئەم لە ئابوووریەکەی ئەم لە غازەکەی ئەم لە نەوتەکەی ئەم لە لەوانەیە لە یاسەکانی ڕێبەرە سیاسەکانی نەکوشتووە بە سەربازیەکانی کوشتووە لەوانەیەم جارە سیاسیەکانیشی بکە بە ئامانج وڵاوە پرسیار بوو لای من مامۆستا بۆچی یعنی لەناو ئەم هەموو تەسفیەکردنی جەسەدی و لە ناوبردن و تیرۆرکردن و کوشتن و نەزەم هەرچۆنی ناو ئەو پەیامە پەیامەکە چییە؟ پەیامەکە ئەوەیە کە من ئامانجم لێ تۆ بڕوخێنم من ئامانجها ئەتێڵمەوە ئەتوانم بتکوژم بەس ناتکوژم ئامانجم لێ تۆ بڕوخێنم هەر ئێسش لەسەر زاری بەرپرسانی ئیسرائیلیەوە ئەڵێت ئەگەر بێت و نەگەینە ئەنجامێک و ڕێنەکەوین لەسەرەوەی کە تۆ تاکوێ ئەتۆمت هەبێت تاکوێ پیتاندنی یۆرامنومت هەبێ ئەبێ چاوەڕوانی دەرەنجامی خراپتر بکەیت هەڵدەدەمە خراپەکانەوە یەکە مەسەرەن لە ئابوووریەکەیدا ینی وەسی ئێران بۆ شێوازێت لەمە زیاتر بەرگە ناگرێ بەڕای من هەفتێ دو هەفتێت کۆتایی پێدێ بەڕای من وایە هەفتێ دو هەفتێت کۆتایی پێدێت چونکە بۆ ئەو ناسینەکە لە ئێران هەمە لە خەڵکەکەی هەمە لە ڕژیمەکە هەمە هەفتێ دو هەفتێت کۆتایی پێدێت هەندێک جار باس لەوە دەکرێت کە ئێران خاوەنی ئایدۆلۆژیایەکی تایبەتی
شیعە لە ناو ئیسلامە بڵێن یعنی هەم شیعە هەم ئیسلام لە چەند ڕۆژی ڕابردووە باس لەوە دەکرا لە سەرانسەری دنیادا 12 ملیۆن خەڵکی خۆبەخش و چی بوو لایەنگر و ئەوانەمان هەیە ئێران نەتوانێت لە دەرەوەی سنوورەکانی خۆی هیچ کەس بە خۆڕایی چۆلەکەی بۆ ناگرێت ئەبێ حتمما پارە بە پاری پێنەماوە پاری پێنەما ئەدا ڕۆژەشتانە ئەوەدا ژمارەیەکی کەمن ینی بڵێن ئەو کەسانەکە ئامادەم کارێک بەڵامکە بتەوێت کارێ بکەیت کە لە بە شێوازێت تەسیردا بنێمە پارێکی زۆر خەرچکەی ئێران و پاری پێنەماوە و بەردەوام سەرچاوە ئابوووریەکانی خەریکە وشکە بێ یا باسی مامۆستا باسی شتێکی پرسیوتی ئەوەکەی بڵێن چێرنۆبیل لە بیرم تو جوای بمەوە داوان چێرنۆبیل کوورەی ئەتۆمی بوو ئەوەکەی بوشێرش کوورەی ئەتۆمیە و مەترسیەکەیە لەسەر بوشێر هەرچەند رووسیا وتی قەولم لای هین وەرگرتووە کە کارمەندەکان مهندسەکان لەبێ نەکوژێت چونکە بەدەست رووسیاوەیە بەڵام ئەو من نەزانم ئەو کوورەیە کە ئەو کوورەی ئەتۆمیەی بوشێر پێشتر ئەڵمانیەکان دروستیان کرد و بە شێوازێ بوو کە ئەگەر بۆ مەلەرزە یان هێرشە بکرایەتە سەری خۆی لە شوێنی خۆیان دف نەبوو ئەوەی پرۆژەی ئەڵمانیەکە وا بوو کە لە شوێن خۆی لە شوێنی خۆیان دف نەبێ ینی بڵێن هی نەبێ خودی ئەو هینەکەی بۆ دەوروبەر نابێ بڵێن ئەوەی کە پیاڵێن هینی ڕاکتۆرەکە دڵی ڕاکتۆرەکە ڕێک لە شوێنی خۆیان هی نەبێ دف نەبێ بەڵام ئەمە رووسیا گۆڕی ئەڵمان کە نەیکرد ساڵی لە 90ەکانەوە دەکەوت ئێران لەگەڵ رووسیا پرۆژەکەی خستەوە کار تقریبان گۆڕاوە بە شتێ بکەوی چۆرنەبێت ئیتر ینی بڵێن کوورە ئەتۆمیەکە لە کوورێکی ئەتۆمی ئەڵمانی گۆڕاوە بە کوورێکی ئەتۆمی رووسی و ئەگەر هێرشی بکرێتە سەر احتیمالی هەیە شتێکی وەک چێرنۆبیل لە بوشێری دروست بێ و ئەو کات تەبعەن ژیان لە منتەقا نامێنێ ینی بڵێن لەوانەیە هەم باشووری ئێران بەکەڵکی ژیان نامێنێ و مەترسیەکانیشی هەتا عێراق و تورکیا و هەموو منتەقە بگرێتەوە ئەوێ مەترسی ئەسلیەکەیە ناک ئەو شوێنە بەڵێ عەربستانی سعودیش هەر کەمێک پێشێسە ڕایگەیاندوە هیچ جۆرە تیشکدانەوەیەک بۆ وڵاتانی کەندا و نەگەیشتووە و هیچ کاریگەریەکی نەبووە ئەمە پێچێ مانایەوە بێ کە تەنها لە ڕووکاری دەرەوەی بڵێ ئەکرێ خۆ باوباران نییە ناگوازدێتەوە باو باران نیە ناگوازێتەوە ئیسفانی دوورە لە شوێنانە ئەگەر لە شوێنەکەی خۆیان ناڵە مەگەر بەتەوەی دفن نەبوو بێشت هەبوو بێ لەسەرەوەی سەو ژینگە پیسە سەو ژینگە پیسە بەتای بەدە و منتەقەی ئیسفهانە منتەقەی کشت و کاڵیشە وە کشت و کاڵەکەشی پیس کاریگەری دروستەکە بۆ سەر بڵێن لە ڕێگەی خواردن و بەڵێ حتمما ژەهراویە و شتانە ژەهراوین و مەترسیە ئەساسیەکە ئەوەیە کە بڵێن ئەو کەسە لەوان تووشی نەخۆشی بکە و لامان کاتە لەڕێی توخمەخانەکانەوە لەوانەیە میوتیشن لە توخمەخانەکانە ڕووبە ببێ بەهۆی نقصانی بەهۆی نقصانی لە کۆرپەڵەوە ئەمە بگوازەکانی مامۆستاجان ببورن من دوو ڕاگەاندنم لایە ڕاگەاندنی عەباس عێراقچی وەزیری کاروباری دەرەوەی ئێران ئەڵێ هەموو هەلەکان بۆ ئێمە کراون بۆ ئەوەی پارێزگاری لە سەروەری خەڵکو و دەسەڵاتیشمان بکەین عەباس عێراقچی لە ڕاگەیاندنەکەیاڵێ پەیماننامەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەو هەلە بە ئێمادا کە بە شێوەیە مافی ڕەوای وەڵامدانەوەمان بۆ هێرشەکان هەبێ کە کراوەتە سەرمان دەبێ پارێزگاری لە خۆمانکەین هەروەهاتیا لە ڕاگەیاندنەکەی هاتووەڵێ لێدانەکانی ئەمریکا پێشێلکردنی پەیماننامەی قەدەغەکردنی بڵاوەکردنی چەکی ئەتۆمین لەبەر ئەوە هەموو هەلێک بۆ بەرگریکردن لە خوان و گەلەکان بەکراوەی لە بەردەستیاندایە لە ڕاگەاندنەکەی عێراقچیە هاتووەڵێ لەسەر هەموو وڵاتانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان پێویستە لەبارەی ئەم هێرشەوە ئەم هێرشایە ئەم هەڵسوکەوتە مەترسیدارەی ئەمریکاوە هەست بە نیگەرانی بکەن نوێنەری ئێران لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەڵێ ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کردە سەر بەڵێ ئەوەی تا ئێستا گوتمان ڕاگەاندنی عەباس عێراقچی بوو کە وەزیری کاروباری دەرەوە نوێنەری هەمیشەیی ئێران لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەڵێ ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کردوتە سەر ئەو ناوەندانەی کە ئێمە ئەتۆمی بوون ئێمە بۆ کاروباری ئاشتی و ئاسایشی خۆمان بەکارمانێنە ئەوەڵێ لێدانەکانی ئەمریکا هەڕەشەیەکی مەترسیدارن بۆ ئارامی و ئاسایشی جیهانی لەبەر ئەوە داوای کۆبوونەوەیەکی بەپەلەی ئەنجومەنی ئاسایشەکە بۆ ئەوەی هەڵوێستی ڕوونی خۆیان دەربارەی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ناوەندە ئەتۆمیەکانی ئێران وەربگرن و ڕای بگەێنن بەڵێ ببورن مامۆستا لە دوانێکی نەتەنیاهۆمان هەیە لە هەمان کاتدا بۆ بارودۆخەکە با پێکەوە بینەری بین بزانین نەتەنیاهۆ لە کاردانەوەیدا و کاتێک کە سوپاسی ترامپی کردووە
زانین چی دیکە لەو بارەوە بوو. History will record that President Trump acted to deny the world's most... مێژوو تۆماری دەکات کە سەرۆک ترامپ بۆ نکۆڵیکردن لە مەترسیدارترین ڕژێمی جیهان مەترسیدارترین چەکی جیهان مامەڵەی کردووە. سەرکردایەتیەکەی ئەمڕۆ مێژووی دروست کردووە کە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئایندەیەکی خۆشگوزەران و ئاشتی بڕوات. من و سەرۆک ترامپ زۆر جار دەڵێن ئاشتی لە ڕێگەی هێزەوە جێبەجێ دەکرێت. سەرەتا هێز دێت دواتر ئاشتی. ئەم شەو سەرۆک ترامپ و ئەمریکا بە هێزێکی زۆرەوە مامەڵەیان کرد. سەرۆک ترامپ سوپاسی تۆ دەکەم، گەلی ئیسرائیل سوپاست دەکات، هێزەکانی شارستانیەت سوپاست دەکەن. خوای گەورە ئەمریکا بەختەوەر بکات، خوای گەورە ئیسرائیل بەختەوەر بکات، خوددا هاوپەیمانیە بە هێزەکەمان بپارێزێت. وڵا دوو تێبینی لەسەر هەم ئەوەی عەباسی عێراقچی وە لەگەڵ هەمان کاتشا نەتەنیاهۆیش لە وتەکانی گوێمان لێ بوو کە ئەوش دووبارە پەنابردنەوە بۆ ئایدۆلۆژیک و بۆ کۆمەڵێک بابەتی دیکە کە پێچی ئەمە جەنگی ئایدۆلۆژیک بێ پێشەوەی جەنگی ئایدۆلۆژیک نییە، جەنگی من دارێکتم جەنگی مرۆڤ نارسیستەکانەوەی سەرەوە نێرگسیەکانە هەر سێکیان هەم خامنەی هەم ترامپ هەم ناتانیاهوو هەستەکەن هەرکێکیان لەلای خۆ پێست پێدراوە و بێت جێبەجێ بکەن و ئەمە ینی ئەمە نەخۆشیە کە تۆ هەستکەی پەیوەندێکی تایبەتی و نە پێغەمبەری پەیوەندێکی تایبەتیت لە بڵێن لە دەرەوەی سروشتەوە پێەیە ئەمە نەخۆشیە، ینی مڵێن ئەمە ئەو کەسە زۆر خۆپەرستە و زۆر خۆی لەسەر حەقەزانێ ڕێک هیتلێرە، ینی پێرفێکترینی ئەوە بە شخصی هیتلێرە. هەم ناتانیاهوو ئەو سیفەتانێتیایە هەم ترامپ و سیفەتانێتیایە، بەڵام زۆر بە گەورەی تر لە شخصی خامنەیە هەیە کە هەستەکە بڵێن هیچ مەسئولیەتی شەڵ ناگرێت خامنەی، ینی هەستەکە کە پەیامێکی تایبەتی پێیەوە ئەبێ ئەم حکوومەتە حتمەن بگەێنێ بە ئیمامی زەمانەکەی و ئەوەیە کە دەست بەردی، ینی پێی ئەکرێ هەموو شتێ بکات ئەوە چونکە باوەڕێکی زۆر قوڵی هەیە بەڕاستی پێی وایە، ینی کە تۆ ژیاننامەکەی خوێنیتەوە ئەو قسانی کە پێشتر کردوێتی خوێنیتەوە تماشاکەی ئەم کەسە بەڕاستی باوەڕی وایە کە دەستێک لە دەرەوەی سروش ئاراستەیە. بەڵێ مامۆستای ئەوە کە ئێستا تۆ باسی ئەو باڵا دەستیاکەی کە سەیری مێژووی ئەدۆڵف هێتلەر ئەکرێت لە ئەڵمانیا دەگوترێ هێتلەر خوێنەرێکی باشی تیۆرەکانی نیتشە بووە. نیتشە تیۆرێکی هەیە باسی مرۆڤی باڵا کات، مرۆڤی باڵا ئەو کەسەیە کە ئەتوانێت پێشڕەوی جیهانکە بۆ ئەنجامدانی گۆڕانکاری، بەڵام دوجار ئەم مرۆڤە باڵایە ئەبێ ئەوانی دیکە کە باڵانین نەوین لە خزمەت ئامانج و بەرژەوەندەکانی ئەوە بن. ئەم جۆرە ڕوانینە هێتلەرێک لە ئەڵمانیا دروستەکە کە پانتاییەکی زۆری فراوانی کرد بە ژێر ئایدۆلۆژیە ئاریستە نازیەکەی خۆیەوە. ئێستا جاران ئەمە تەنها لەبارەی هێتلەرەوە ئەوترا، ئێستا تۆ مەودای ئەم ڕوانینەت فراوان کردەوە 4-5 کەسی کرد بۆ زیاد کرد. بەدەسبەت خامنەیەک تۆ سەیری فیلمێکی ساڵی 2004 بڵاو بۆتەوە لەسەر ژیانی هیتلێرە دوایین ڕۆژەکانی هەتیلانەوە شەوتەکە لەوێت تماشاکەی ئەسەر خەڵکی ئەڵمانی تر بە شایانی ژیان نابینێت، تەنانەت خەڵکە نێرەیە کە بچێن هەموو شارەکان کاولکەن، چونکە ئەم خەڵکە چونکە بۆ ئەو ئایدئۆلۆژیا هەوڵی پێویستیان نەدا و هەمووشی ئەواڵێت لێر ئەڵە بە قسەی منیان نەکرد، فڵان ژنەڕال بە قسەی نەکردم، فڵان کەس بە قسەی نەکردم، بە قسەی خامنەی ڕێکە قساناکە. ئەگەر تۆ سەیری بکەی مەسەلەن ئەڵێ ئێستەکانە بڵەوە عێراقچی ناردووە بۆ مفاوەزات، هەموو شتەکان هاتە ملی ئەو ئەڵێ ئەم بۆمبارانە هۆکارەکەی ئەو پێم دوام مەکە پێم ود مەجۆ، یعنی هەموو ئەمانە هیچ شتی هەڵناگرێت لە کار هیچ مەسئولیەتی هەڵناگرێت و لە کۆتاییە بڵێن هەموو نەکانە هاتە ملی ئەویتر. ئەمە پیاڵەن لە درونەتی پێڵم پرۆژێکتایل، ئەمە کەسی نارسیست یا کەسی نێرگسی مەسئول ناگرێت هەموو خەتاکانە هاتە ملی ئەوانی تر پرۆژێکتایل یەکە بۆ ئەوانە تر هەڵیەدا بۆ ئەوانی تر، ئەوانی ترن هۆکارە، هەموو باشیەکان هینەوە هەموو خراپیەکان هینی خەڵکی ترە. بەڵێ بەفەلەیەکمان هەیە کە باس لەوە دەکا ئیسرائیل بۆ کاتێکی نادیار ئاسمانی وڵاتەکەی داخست و هەروەها دەڵێت هێشتا زووە بە تەواوەتی دەرەنجامەکانی ئەو هێرشانەی ئەمریکا بزانین و بزانین کاریگەریەکانی چەندێکە. لە هەمان کاتایە بەرپرسیی گەورەی سوپای پازارانی کۆماری ئیسلامی ئێرانیش ڕایگەاندووە
هەر هاوڵاتیەکی ئەمریکی لە هەر کوێیەکی ئەم دنیادا هەبێ ئێمە یەکێنە ئامانج ئەمە فراوانکردنی جەنگەکەیە ئەمە حەماقەتە ئەگەر بەڕاستی ئمە بیخەپچێتە بواری ئەمەڵەوە ئەمە حەماقەتە ئێران ئەگەر عاقڵ بێ ینی کاربەدەستانی ئێران حتمما عاقڵشان هەن زۆر کەس لەون ما عاقڵن ئەزانن ئێستا کای تەسلیم ئێستا کاری تەسلیمونە تۆ لەگەڵ گەورەترین هێزی دنیا بەڕۆڕۆبی کە سەرچاوە مرۆیەکانی سەرچاوە مادیەکانی هەموو سەرچاوەکانی نەبراون تۆ چۆن لەگەڵ ئەنی نادەم ئەدناڵمەوە نارسیسەوەی شێتیەکەی لێرایە دیکتاتۆر تەنها لێرات تەنها بە کوشتن ئەکرێ ئەم ئینە کۆتایی پێبێ وە کۆتایی بە بکوژرێ وەک سەدا حسین کوژرا هین ناویی بەشار ئەسەد ئەوەی کردنا ئەوەکەی لیبی کوژرا معمەر قەزاوی ئەوەش هەر جۆرێ هەستی خودداییان هەبوو هەستیانە بوو ژیانی خەڵکو دەستەوان هەستیانە بوو ئەوان هاتوون بۆ ئەرکێکی تایبەتی ئەمە یەکە لێرە ئێستا عاقڵانەترین کار لە بۆ ئێران کە هەمیشە لەم بارودۆخانە لە ئێرانە سیاسەتمەداری عاقڵی هەمیشە هەبووە مەسەلەن تماشاکەی لە ساڵی 1320 کە شەڕ نەکرا و تەسلیم بوو ئەوژ کۆتاییەکەی هەر ئەوە بوو هەر سیاسەتمەداری زۆر عاقڵ هەبوو ئەو ساڵە بەزایانی چەند نکات مامۆستا 1940کەیە بۆ کاتێکە هین چۆنە ئێرانەوە بڵێن سپای بریتانیا دەناڵێن چەند تیپی هێندی چوون ئێرانیان کرد جگە تەسیر زانیان لەگە تۆڕگە بەریتانیا بەڕۆڕۆی دەستەرشۆ ڕووس هاتووە تۆ چیەکەی لێرە ئەڵمانی ناتوانێت فریاوکەوێ بەبوو چار تەسلیم بوونە ئەو سەدمەدارە عاقڵانە هەمیشە هەبووە لە ئێرانە یا لە کۆتایی جنگ ئێران و عێراقا تێگەیشتن کە هەر کارە بکەن شکستە خۆن خەریکە هەموو شتەکان پێچەوە نابێتەوە بەدەوتە سەدمەداری عاقڵ هەبوو هەرچانە بە شەر فاشیزم و کوڕەفسەنجانی بەس عقڵێکی تیا بوو ئەوە بووکە خومێنیان مەجبور کە تەسلیم بێ ینی بڵێن کۆتایی بە شەڕەکە بێنێ لێرە وەک شتێ ئێران بەڕەو ڕووی قەیرانێکی گەورە بووەتەوەش قەیرانی نەبووری سیاسەتمەداری عاقڵە لە ناو بڵێن هینەکان ینی لە ناو ئەو وارەی کە بە دەوروبەری خامنەیەوە هەندێک جار بە پرسانی ئێرانی ئاماژیان بەوە کردووە گوایە وڵات بە موئەسەساتیە چێ بەڕێوە ئەگەر خودی ڕێبەریش نەبێ پێشەمان هەر بۆ دروست نابێت لە بەرەوەی بە دامەزراویمان کردووە ئێران شتیوە خۆی بە دامەزراوەیی هەیە بەس ڕێبەرەکە لێرای کێشەیە کە ڕێبەرەکە کە هەموو شتێکی بەدەستە عاقڵانە بیر ناکاتەوە بە شێوازی ئایدۆلۆژیک بیرەکاتەوە بە شێوازە بیرەکاتەوە کە حتمما لە دوایین خۆناغا خوا فریایەکەوێ حتمما لە شوێنەکە خوا فریایەکەوێ بە شێوازێکی دەرەوەی سروشتی بیرەکاتەوە و پێی وایە ئەو کەسێکی تایبەتە خوا ئەرچێکی تایبەتی پێسپاردووە ئەسا هەرچێکەیە ئەمە تاقیکردنەوەیە لە دوایین هینا خوا فریایەکەوێ یەکێک لەو بابەتانەی کە ئاماژەی پێدەکرێت ئێمە لە ڕۆژانی ڕابردووشە چەند میوانێک و شارەزایەکی بواری بە تایبەتی ئەمنی باسییان لەوە دەکرد لە وڵاتانی چواردەورە کە ئەوان ناویان نەهێنا بە تەواوەتی ئامادەکاری هەیە بۆ ئینزالجەوی ئەوەی کە لە ڕێگەی دابەزینی پەڕەشوت و هێزەکان لە ڕێگەیەکی دیکەوە بڕژێنە ناو ئێران ئەمە تاکوێ جێ دەبێتەوە تاکوێ ئەگەرێکی ئەوها لە ئارادایە نام پێم وانە و کارە بکەن چونکە ئەتا ڕژیمەکە لەسەر پێبێ بای ئەوە خەڵکی هینی هەیە حەق خەڵکی ئایدۆلۆژیکی هەیە بەڕاستی ئەیەتی و هەم خەڵکی بەکریگیرە ینی چەکداری هەیە بەرحاڵ کەسانی شێ نیشتوان پەروەرن ینی ئەو کەسانیش هەن زۆ زۆنان پێ ناخۆشەکە بڵێن ئێستا هێزی دەرەکی یا لەو خاکە ئەمانش هەن ئەوە ناکەن بەڵام احتیماڵی زۆر هەیە کە مەسەلەن بڵێن لە بەلوچستانەوە لە کوردستانەوە ئەتوان هەنێک کار بکەن و ئێران بکەن بە فێلستیت بۆ ئەم دوانە چونکە دوو هۆکار کە ئێران وڵاتێکە لەسەر دووشت بنیان فارسی شیعە فارس و شیعە ئەم دوانە مێژوی ئەو مێژوو کە خۆیان دروست کردووە بە ناوی پانیرانیزم ئەوە وەرتێکەڵ بە شیعەگەری لەسەر ئەمە بنیانراوە تورکیشان تیا جێ کردوێتەوە چونکە ئەغڵەبی ئەو شتێکە بڵێن ئەو خەڵکیگەرن کە زمانی تورکی قساکەن هەڵگەری ئەم ئایدۆلۆژیان ئەم ئایدۆلۆژە شیعەگەریان و زۆر لەوانەیە کە پانیرانیستەکان هەر تورک زمانن یعنی تورکەکەی و ئەوەی کە بڵێن فارسەکەی لەگەڵ ئەم ئایدۆلۆژیە ڕاهاتوون کە ئەمە بنشینی ئێرانیگەریە بەڵام کوردەکە کە بەشی زۆری سنی و یارسانە لەنەوە ئەمە جێ نەبووتەوە بەلوچەکەی شەروە جێ نەبووتەوە عەرەبەکان پان عەرەبیسم بەشی زۆریان نە بەشی زۆریان سەر بۆ ڕژیمەن بەڵام بەشێکی هەیەە پان عەرەبیسم هین هەیە ئەکرێ لەم بارودۆخە ئەکرێ ئەوان ڕۆڵیان هەبێ ئەکرێ ئەو عەرەبانی ڕۆڵیان هەبێ ئەم سیار چونکە پان عەرەبیسم لەنەوە عەرەبە بەڕاستی بە قووەتە سەر بە هەر مەسەبێ
ئەم لەم سێ شوێنەوە ئەکرێ ئێران هەڵتێ مامۆستادێنەوە سەرەوە باسە هەندێش بابەتی بەپەلەم لایە بزالێل سمۆتریچ کەساتی سیاستمەدار و حکومی ئیسرائیلەڵێ بانی ئەمڕۆ جیهان باشترە لە دوێنێ ئەم جیهانەی ئەمبانیە سەلامەترە بۆ ئێران بۆ ئیسرائیل و هەروەها بۆ تەواوی جیهانیش ڕاگەانەکەی سمۆتریچەڵێ ئەم جەنگە کۆتایی نەهاتووە دەبێ هۆشدار بین ئاگاداری ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆی ئیسرائیل بین لەبەر ئەوەی پەیڕەویکردن لە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆی ئیسرائیل ڕۆحی هاوڵاتیانمانە پارێزێ ئەوەڵێ ئەم شەو دامەزراوە ئەتۆمیەکانی پیتاندنی یۆرانیۆمی ئێران لە چێوەی هاریکاریەکی نێوانی ئەمریکا و ئیسرائیلدا بە شێوەیەکی بێوێنە تێکدران هەر لە هەمان کاتدا سوپای ئیسرائیل ڕاگەاندنێکی هەیە هەڵێ چاودێریمان کردووە موشکی ئێرانی لە خاکی ئێرانەوە بەرەو ئیسرائیل دەقێنراون لەم چرکە ساتەدا بەرەی ناوخۆی ئیسرائیلەڵێ لەبەر ئەوەی هەستمان بە تەقاندنی ئەو موشەکانەی ئێران کردووە ئێستا کاتی ئەوەیە کە لە چەند چرکە ساتی داهاتوودا هێزە دژە ئاسمانیەکان چالاک بکەین بۆ ئەوەی بتوانین بەرپەرچی موشەکەکانی ئێران بدەینەوە ئاژانسی هەواڵی فارسەڵێ هەر ئێستا چەند موشکێک لە ئێرانەوە بە ئاراستەی کەیانی زایۆنیزم وەشێنراون بەڵە هەر ئێسش ئیسرائیل ڕایگەیان کە هێرشکراوەتە سەر حیفا و لە چەند ناوچەیەکی دیکەشدا ڕوبەڕووی هێزی ئاسمانیاوەکو بڵم موشک و درۆنەکانی ئێران دەبنەوە مامۆستا لە ئاخر لە دوانێ قاڵیباف سەرۆکی پەرلەمانیا سەرۆکی شورای ئیسلامی ڕایگەیاندووە کە شتێکی ئەوتۆ ڕووی نەداوە لە با بڵێم هێرشەکەی کەم کردوێتەوە یاوەکو ئاڵێ شتێکی جیاواز لە ڕۆژانی پێشوو ڕووی نەداوە خوێندنەوەی تۆ بۆ ئەمە چیە؟ تەبیعیە ئەوێ خەباریشتەکان بچوو کاتەوە خاوی کاتەوە چونکە ئەمە مەجای ئەداتێک کە بڵێن کاردانەوەی تونی نەبێ و کاردانەوەی تونیشی نەبوو تەمەنی تۆزە درێژتر کاردانەوەی تون لێدانی تونتری بەڵێ بە بەردەوامی یەکێک لەو شتانەی کە ئێران پشتی پێبەستوە هاوپەیمانەکانی بۆ بەتایبەتی ئەو زل هێزانەی کە لە سەرەتای بەرنامەکەەوە بەڕێستان ئاماژەتان پێکرد چین هندستان رووسیا تا ڕادەیە کۆریای باکووری ئەم وڵاتانە بەشێک بوون لەو هاوپەیمانانەی هەیە بەڵام پێچی ئەوانیش ببنە ئەهلی کوفە ئەوان هەر لە مێژە بوون بە ئەهلی کوفەوە کەسیان لەگەڵ ئەمریکا دەجینەکەوتەوە سەیری قەباری تیجاری چاینا بکەی لەگەڵ اینە لەگەڵ ئەمریکا وتیەگەی کە ئێران ژمارەیەکی بچووکەوەش تاوەکوونێ چاینا بڕیاری ئەوەی نەداوە کە لە هەموو شوێنەکە بەڕۆڕووی ئەمریکا بێتەوە و بەرنامەکە زۆر درێژخایەنتر لەوەیە کە مەسەلەن پێ بۆ ئێران خۆی بە ینی بڵێن ئەو بەرنامە گەورەی تووشی ئینکای لەوانەیە ئەمریکا بەڕاستی حەزی لێبێت کەشتنەوە ئەم شتانەوە بۆ لاوازی بکە بەڵام چینیش خاڵی هەستەوەر و لاوازی هەیە کە بۆ نمونە ئەمریکا بتوانێت کاری لەسەرکە بۆ هیچ نەبێ هۆنگ کۆنگ دورگەکانی دیکەی هۆنگکۆنگی تایوانی هەیە تایوانستانەکەی هەیە تەبەتی هەیە ئەنواعی شوێنی هەیە کە بۆ لێیبە بەڵام گرنگترینێشت کاتوانێت لێیبە لە ئابوووریەکەیەتی ئابوووریەکەیەتی یان مۆسانە ێستەکانی بەشی زۆری ئابووری ئەمریکا بەندە لەسەر ئەو زانست و تەکنۆلۆژیایی کە لە ئەمریکا بەرهەین چاینا بەندە لە زانست تەکنۆلۆژیایی کە لە ئەمریکا بەرهەمدێ ئاساسا ئایفۆنێکی بەدەستێمەوەیە لە چاینا بەرهەماتووە بکە بینەکان چۆنە ینی بڵێن پەیوەندەکان بە چ شێوازێکە و ئەوەیە قەت ڕاست ئەمریکا و چاینا ڕکەبەرن بەڵام دوو ڕکەبەرن کە لە هینی خۆیان تیەگەن ینی لە جۆری یاریەکە خۆیان تیەگەن توانای ئیدارەدانی خۆیانەوە قەت خۆیان بۆ ئێران ناکەن بە قوربانی و لە هینی لۆکاڵی بچووکە بەکارێنن بەڵێ چەند ڕاگەانێکی خێرامەیە عەباس عێراقچیە لە ئەمریکا پێشەلکاریەکی گەورەی بەرامبەر بە یاسا نێودەوڵەتیەکان ئەنجام داوە لەبەرەوەی ئێران هەموو بژاردەیەکی لە بەردەستە بۆ وەڵامدانەوە هێرشەکەی ئەمریکا بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکان لێکەوتەی خراپی دەبێ ئەمەش دیسانەوە لێدوانی عەباس عێراقچیە ڕاوێژکارێکی قاڵیبا فەڵێ لە ڕوانگەی ئێرانەوە هیچ شتێک ڕووی نەداوە ئەمە مامۆستامەوەی دوای قسم بۆ بکەی لەسەری ئەروەحاڵێت چەند شەوێک بوو ئێران چاوەڕوانی هێرشکردنە سەر وێستگا ئەتۆمیەکەی پۆردۆ بوو ڕاگەاندنێکی وەزارەتی دەروی ئێرانیشمان بینی هەر شەوی ڕابردوو ئەویت ئێران بەڵگەی هەیە کە ئەمریکا ئێستا واتە پێش ئەم هێرشش ئەویت ئەمریکا ڕاستەوخۆ بەشدارە ئەو ڕاوێژکاراڵێ ماوەیەکی زۆری وێستگەی ئەتۆمی فۆردۆ چۆڵ کراوە کۆی ئێوە ئاماژەتان پێدا لەبەرەوە زیانەکان زۆر نین
ڕاست ناکە زیانەکان زۆنین چونکە فۆردۆ هینە سانتریفیوجە ئەنی بەشێکی قۆناغی پیتاندنی ئۆرانیۆمەکەیە تام بەسیەوە بێ ئۆرانیۆمەکەمان لێ لاورد لەوانەیە لایورد لە ڕووی زانستیەوە ئاڵوگۆڕکردن یا شوێن گۆڕکێکردن تا چ ڕادێک جێ ئەبێتەوە بەچی بەسم لەوەیە ئەمە کاڵێ شوێنەکەی ئاڵوگۆڕ پێکرد شوێنەکە ئاڵوگۆڕ نەکە شوێنەکە خۆ شوێنی خۆیەتی ساندویژەکانش هەن لەوەیە بێگومان بۆ ئەسان ناگۆڕێتەوە ئەو هەموو ساندریڤیژە باشە بەڵام ئەوەی کە ئاڵێ زیانی پێنەگەشتووە احتیماڵە مەبەستی ئەو مادە رادیۆکتیوەیە کە پیتێنراوە و لەوێ لایەن بردووە ئەوەیە مۆزوعەکە ئەمریکا دوێ ئەو مادە رادیۆکتیوتەوەیە کە نزیکەی 400 کیلوگرامە سەروس 400 کیلوگرامم ئەو 400 کیلوگرامە تەبان ئەکرێ زیاتر لە 10 بۆمبی پێ بەرهەم بێنرێ و ئەمریکا بدوێ ئەوەیە مامۆستا با ئەوی بچینەوە سەر بارودۆخی ئێران تۆزێ ئەگەر چی هەر لە بانیشەوە باسیەوەکەین بەڵام ئەوەی کە ئێستا ڕووەدا ئەوەیە پێشاتێکی نوێ لە کای ململانەی نێودەوڵاتەکان بەرامبەر بە ئێران ڕوویدا بەڵام لە ناوخۆی ئێرانیش ئارامەک لە ناو خەڵکەکە هەبوو بۆ نمونە لێکردنەوەی سەرپۆشی کچێکەکرا بۆ پیشاندانی گەورە دروستکە یا لابردنەکەی بە هەمان شێوە پێتان وایە کۆمەڵگەی ئێرانی خۆی بۆ گۆڕانکاری ئامادە بێ لە ئێستا تا ڕادیەکی زەبەرە کۆمەڵگەی ئێرانی ئامادەیە بە مەرجە حکوومەتەکە خۆی بگۆڕێ من ناتوانم نازانم ئەوە بڵێم ئایا کۆمەڵگەی ئێرانی ئامادەیە بۆ گۆڕانکاری هەموو ڕیسکێ بکە ینی بڵێن هەموو ڕیسکێ بە ژیانی خۆیانەوە بکەن دەم بێنە سەر جادە بچن شوێنەکان داگیرکەن شوێنە حکومیەکان شوێنەکانی بڵێن سەرکوتکردن داگیرکەن ئایا ئەماکەن ئەوە نازانم چونکە ئەوە ڕیسکردنە بە ژیانەوە ساڵی ڕابردوو قوربانی لەو بوارە زۆر بووە بەس ئەوەیە کە لەوانەیە ئەو کارە نەکرێ ئەو کارە باسایی نەکرێ بەڵام ئاکرد بەیانی مەسەلا منە ڕژیمی ئێران ئامادە بێ خۆی بگۆڕە لە ڕژیمێکی ئیسلامی و بۆ ڕژیمێکی سکولار و ئەلمانی گوێ گومان ئەو کۆمەڵگای پێشوازی لەکە بەڵام کۆمەڵی خەڵکە ئەو ڕژیمەیان ڕاگرتووە بە توندی دژە بن و لەوێ ئەنشقاقێکی گەورە دروسە بێ و ئێران چەند ساڵ ینی بڕێن لە سەردەمی خاتمیەوە هەوڵەدا ئەو شتە پڕکاتەوە لە سەردەمی خاتمیەوە ئەزانن کە ئێران گۆڕانکاریەکی گەورەی بەسەرهاتوە لەباری کولتوری و لەباری اینەوە و بەردەوام هەوڵیانداوە بۆ شتێک بکەن ئیسلاح تەڵەبی بە شێوازێ بە نەرمی لا هینەوە ینی بڵێن لە سیستمێکی ئایدئۆلۆژیکەوە بڕۆن بۆ سیستمێکی شێوە سکولار کە هەر لە چوارچەوەی ئایدۆلۆژیەکی خۆیانان هەنێ بڵێن گۆڕانکاری بکەن بەڵام بۆ گۆڕانکاریەکان لە مجتەمەعەکان ڕوویدا بەڵام نەیانتوانیوە ئەمە بخەنە ناو مێشکی ئەو ئاخوندانەوە کە یاساکان دانێن و ئەو سیستەمەیان ڕاگرتووە کە پێویستە ئەمە لە شەریعەکەیشا بکرێت لە شەرعەکەیشە ئەم گۆڕانکاریانە بکرێت و تا ئێستا ئەو شتە لە شەرعەکان ڕووی نەیاوە قبولیان کردووە کە خەڵک مەسەلەن ناتوان ینی مەسەلەن تر یەخی هەموو ژنێ بگرن نەک قبولیان کردووە ناتوان ئەترسن لە کاردانەوەی خەڵک مامۆساگەر من وەکو کۆتا پرسیار بۆ کورتی بکەنەوە چڕی بکەنەوە وەڵامم بیتەوە ترەمپ و ئیسرائیل چ جۆرە ئێرانێکیانەوە ترامپ لە ساڵی 2009ەوە بخۆم گوێملەتی ئێران وڵاتێکی نۆرماڵی وڵاتێکی نۆرماڵ وڵاتێکە کە ئایدۆلۆژیک نییە وڵاتێکە کە گروپی تروریستی دروست ناکە وڵاتێکە کە ناوی ئەمپراتۆری دروستکە ئێستا بۆ پێوەرانی هین بێ ترامپ بێ هەم تورکیە وڵاتێکی نانۆرماڵە هەم ئێران وڵاتێکی نانۆرماڵە بکە بەردەم گروپی تروریستی دروستەکە بە ئایدۆلۆژی آخر زمانی هەیە بڕوای بەوە هەیە کە جیهان دوو هێزەیە هێزێکی خێر و هێزێکی شەڕ بۆ خۆی خێرەکەی هەموو ئەوانتر شەڕەکەن بەندرێت لەو بینە هەن کە مالونیە خێرن یا شەڕن و ئەوەیە ئەمە وڵاتێکی نانۆرماڵە وڵاتێکە کە بەس ئەوە نییە کە مەسەلەن وەکو هەموو خەڵکی تر هەموو وڵاتانی تر بیر لە بەرژەوەندی خەڵکەکان بکەنەوە بەرژەوەندی ئابوووریەکانی بەرژەوەندە کولتوریەکانی پێێنی دەوڵەتەکانی نه ئەم بەدوای دروستکردنی ئەمپراتۆریەوەیە و ئەو ئەمپراتۆری سنووری نییە ینی بەڕاستی مەسەلەن ساڵێ خەڵکەڵەن عێراق و سووریە و لوبنان و ئەمانەوێ نه ئایدۆلۆژیای ئیسلامی چشیەکێکی سنیەکەی جیهانیە هەموو جیهانیە بێ و ئەوە قەت لە هینەنەوە یەکە ئەمە دروشمێکیانە وش لە تاڵانی هەشتاکانە ڕژیمێرە درۆژەکانەوە و شەڕ هەتا وەکو هەموو دنیا داگیرەکەن ڕەفع فتنە دەرعالم ڕەفع فتنە دەرعالم ینی هەموو دنیا داگیرەکەین ینی ئەمە ئەو ئایدۆلۆژیایە هەمان ئایدۆلۆژیا کە شوێعەکانیش هەیە بوو ئەگەری قبولکردنی ئێران تا چەنە ئەگەری قبولکردنی چی قبولکردنی ئەو گۆڕانکاری کە ئەمریکا و ئیسرائیلدانە ئەمە من ئەوەی کە ئەبینم یا ئەبێ ئێران تەسلیم بێنە سەرمەدارە عاقڵەکانی بێنە سەر مێز تەسلیم من هەرچی ئەوان داوایەکەن بیدەن ئێستەکانی بە شێوازی سیاسەتمەدارانەی بەڵام ئەبێت دڵنیا ئەمریکا دڵنیا بکەنەوە کە ئەمان ئامادەی تەسلیم بوونن ئەمان ئامادە تەسلیم بوونن مەلەوانەیە لەگەڵ لە وردەکاریە گفتوگۆ بکەن ئەو وەختەکانی ئەگینە ئەم لێدانانە بەردەوامە بێ و ئێران سەرچاوەکانی تەواوە بێ و
عێراق و ئێران ڕێک چارەنووسی سەدام حسێنیە بێ لە ساڵی 1990 هەتا 2003 ینی ئەو ماوەیە عێراق چۆن بوو کە وڵاتێکی دابڕاو داوەشاو هەچی بەسەر هەچەوە وسان لەو ماوەیە نزیکەی 500,000 ئاماری یوئێنە 500,000 مناڵ بەس لە مرسا مردوون لە باشووری عێراق بەهۆی نەخۆشی و بەهۆی هینەوە لە 500,000 مناڵ ینی لە ساڵی 1990 کەەوە هەتا 2012 هەتا ئەوەکەی 90 وەکە بڵێن ینی ئەوەیە کە ئێرانیش کارەساتێکی وای بەسەرادێ بەڵام لێرە دووشت هەیە ئایا ئەکرێت دیکتاتۆر کۆنتترۆل بکرێت کە واز لە خەیاڵ پڵاوەکانی بێنی بێتە سەر ئەرزی واقع دیکتاتۆرەکە کۆنتترۆل بکەیت بێتە سەر ئەرزی واقع یان بە شێوازی ئیسرائیل و دیکتاتۆرە بکوژەیە خۆیان بیکوژن ئەو جار ئێتر ئێران چێتە قۆناغێکی ترەوە ئێتر ئێرانی پێشوو نابێ. حسێن ڕابێ مامۆسای زانکۆ و شرۆفەکاری سیاسی و شارەزا لە بواری ئێران لەگەڵمان بوو لە ستۆدیۆکان. سپاس بۆ ئامادەبوون مامۆستا